سڵاوتان لێ بێوەم کاتتان باش هاتوومەتە کەرکووک بەرنامەی ئەم جارم لە کەرکووکەوە دەبێت لە کەرکووک چەندین کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی نووسەر و کەسایەتی مێژووناس بوونیان هەیە دەکرێت ئێمە کە باز لە کەرکووک دەکەین ئەم کەسایەتیانەش لە یاد نەکەین کامڕۆ هەوڵ دەدەم لە بەرنامەی لە کەرکووکەوە لەگەڵ بەڕێز کاک تارق کارێزەیی وەکو نووسەر و بەڕێز سەید حەسەن پیریادی وەکو مێژووناس قسە و باس لەبارەی مێژوو نووسین و ئەدەبی ئەم شارە ڕەنگین و ئەم شارە قوربانی دەرەوە بکەین هەردوولاتان بخێر خۆتانش بەخێر بێن زۆر سپاسی بەڕێستانەکەم بەخێر بۆ باداوی لە بنیەکتان لێ بکەم بڕیار بوو پێشتر بەرنامەکە لەگەڵ جەنابتانە بکەم بەڵام لەوانەیە ئەم سەر ئوستەرێک هەبێت لەلایەن ئێمە تیمەکەمانەوە نەمانتوانی بێ ئەو حەقە بەڕێستان و بۆ توانە باشەی بەڕێستان بدەین ئەوێ هەل لێرەوەشەوە لێمان خۆش بن دەدەی قوربانیەوە لە سلێمانیەوە هاتوون هیچ دەسەڵاتمان نییە هاتوون بە توڵی لە کەرکووکەوە باشە سەڵاو و ڕێزی کەرکووک بۆ بینەرانتان یەک سەڵاو و ڕێزی کەرکووک بۆ ئێوە بەخێر بێن هەزار جار ڕێگاتان گوڵبارانەکەیەوە ڕێزی تایبەتیتان هەیە ئێمە مەسلەی مبالەغە و مجاملە ئەو شتانە نازانین وەکو کورد و کوردستانیان گوتومانە کەرکووکمان لە دڵا هەڵگرتووە دەکرێت ئەمە قسەی لەسەر نەکرێت و نوکتە سەری دێڕبێت دووبارە سپاس بۆ جەنابتان من پێم خۆشە باس لە پێش بچمە لای کاکسەی باس لە نووسەر و ڕۆشنبیرانی ئەم شارە بکەم بەڕێستان ئێستا لە کتێبخانەیەکی جواندان و هەوڵتان ناوە لە ڕێی ئەم کتێبخانەوە کە لە ناوجەرگەی کەرکووکدایە کە کتێبخانەی کارێزە پێشوازی لە نووسەران و ئەدیبان و شاعیران و تەواوی چین و توێژەکان لەم شارەدا بکەن تا چەند گرنگە لەم شارەدا بوونیەتی کتێبخانەیەکی لەم شێوەیە بە حەقەت کەرکووک یەکێکە لەو شارانەی کە ناوەندێکی گرنگی شارستانی بووە شارەکە شارێکی مێژوویە مێژووی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە لەباری ڕۆشنبیریەوە ینی زێدەڕۆیی نییە ئەگەر بڵین لە ئاستی باشووری کوردستانە ناتوانین قسەکە بڵین لە ئاستی کوردستانی مەزنا بەڵام لە ئاستی کوردستانی باشوورە شاری کەرکووک یەکەم ناوەندی نووسینی ئەدەبیاتی کوردی بووە لەکە ئەدەبیاتی فلکلۆری چونکە ئەدەبیاتی زارەچیمان ئێمە زۆر دێرینە لەگەڵ پەیدابوونی میلەتەکەی ئەدەبیاتی زارەچیمان هەیە ئەدەبیاتی نووسین لە شاری کەرکووکە وەکو کەسە چاوەکانی خەنە ڕوو لە نێوان 900 هەتا 1000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە شاعیرمان هەیە لە سەرنجامە پیرەحمەدی کەرکوچی هەیە کە شعری وتووە ئەنجا تەنانەت شێوەزارەکەشی جۆرێک لە ڕەهەندی مێژووی پیشانەدا سەبارەت بە زاراوەکان و شێوەزارەکانی شاری کەرکووکە کتێبی سەرنجام بەڵێ کتێبی پیرۆزی ئاینی یاسان لەوێدا دەق هاتووە کە شاعیرەکە لە کەرکووک بووە پاشان لە سەدەی 16 و 17 بەدواوە ئەدەبیاتێکی زۆر دەوڵەمەند بە شێوەزاری گۆران پەیدا دەبێت کە لە کەرکووکە پێڵێن شێوەزاری ماچۆ یەکەم شاعریش کە بە شێوەزاری کوردی ناوەندی کرمانجی ناوە ڕاستیا کە پێڵێن سۆرانی هەر لە کەرکووکا بووە شاعرێکمان هەیە لە 1950 لەدایک بۆ ڕەنجوری کە ئێستا ناوەندێکی ڕۆشنبیریشمان هەیە بە ناوی خانەی ڕەنجوری هەر لە کەرکووک بووە زۆربەی شاعرەکانی ڕەنجوری و پیاوێکی زانا بووە کۆمەڵی زۆر کتێبی هەبووە بەڵام دیوانێکشی هەیە زۆربەی دیوانەکانی لەسەر ڕیتم و ئاوازی شاعیرانی شێوەزاری گۆران نووسیوەتی بەڵام کۆمەڵێ شعریشی بە شێوەزاری کوردی ناوەڕاست هەیە بەر لەوەی کە شاری سلێمانیدا بمەزرێ و نالی و سێکوچکەی بابان پەیدا بوون لەمەوە تێدەگەین کە ئیتر دواتر تەپی ڕێچکەی شاعران بەردەوامە بێ شێخڕەزایە ئەسیریە گەلێ گەلێ فەقی قادری هەمەوەندە و گەلێ شاعری تر کە بەڕاستی لە ڕشتەی مێژووی ئەدەبیاتی کوردیدا جێپەنجەیان دیارە شاعری سەنجینن بەڵام کەرکووک لە سەدەی 20ەمە تووشی جۆرێک لە گوشاری کلتوری دێ چونکە دەوڵەتی عێراق لەسەر بنەمای نەتەوەی عەرەب و سەردەستی نەتەوەیەکی ناکورد دامەزراوە هەوڵی داوە بەڵێ بە فەراغی کورد هەوڵیان ناوە دروست وایە بۆ نمونە بە حکمی ئەوەی کەرکووک زۆربەی بۆچوونەکان وایە کە سامانێکی زۆری ژێرزەوی هەبووە دەوڵەتی عێراق کاری کردووە کە
ناسنامەی شارەکە زەوت کە بیسڕێتەوە چۆن ئەبێ هەوڵدا کە دژایەتی کولتور و زمانی کوردی بکات لەو شارەیە بۆیە دەبینین سەرەتای خوێندنی کوردی کە دەست پێ دەکات لە سلێمانی دەتەوێت بڵی زەفەری بە نووسین و ئەدەب لەم شارەدا براوە نەخێت بەو ڕادەیە نەگەیشتووە چونکە بەردەوام نووسەر هەبووە تەنانەت هەندێک نووسەر ئەڵێن ئەکرێ سەرەتاکانی پەخشانی کوردی دەقی چیرۆک دەقی ڕۆمان لە کەرکووکەوە پەیدا دەبن یەکەمین ئەو شان و نامانەی کە پێشکەش دەکرێن لە کەرکووکەوە بوون تەنانەت لە ساڵی 1970 کە یەکەمین فستیڤاڵی ڕۆشنبیری کەرکووک لە بەغدا بەڕێوە دەچێت کەرکووک خەڵاتەکانی شانۆ دەباتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئاستی نووسین لە پێشا بووە بەڵێ بەڵێ جگەل لەوەی کە کەرکووک شارێکی فرەکلتورە ئەمەش خزمەتی بە ناوەندەکە کردووە بەڵێ زۆربەی کللتوری شارەکە کووردە ینی خاوەندداری کللتورەکە بۆ کورد دەگەڕێتەوە بەڵام زمانی تر ئامادەبوونیان هەبوو لە کوردی من دێمە سەر پرسیاری دیکە پرسیارگەلێکن بە تایبەتی لە ڕووی ئەدەب و نووسین و هەر چۆن هەبێت ئەوەی کە هەیە لە بوونیەتی ئەم شاردا قسە لەگەڵ جەناب تا بکەم بەڵام پێم باشە لەگەڵ کاکسەیدا کاکسەی ناوی کەرکووک چەند سەرچاوەیەک و چەند ڕایەک جیاواز لە خۆ دەگرێت دقیقی سەرچاوە دقیقەکە کە دەست جەنابتان کەوت بێ وەکو مێژوو ناسێ چییە؟ وشەی کەرکووک لە کاتی ئاقۆینلوپەیا بوو لەو پێش پێیانەوت کەرخینی کەرخینی مەلاجەمی ڕۆژبەیانی باسێکە کەرخ یعنی کنار یعنی تەنیشتی ئاو پێڵێن کەرخ هەتا کەرخی بەغدا و کەرخی کەرخینی و ئەوە کەرخینی بوو کەرکووک بەرزی و نزمی بینی لە مێژووە مەسەن سەرۆختێ داقوقا بووەتە شارێکی دیار و وە کۆڵێ تیش کراوەتە سەری کەرکووک هین بووە بەڵام کەرکووک لە بیدایەتی احتیلالی بەریتانیەوە کەرکووک گرنگی پیا کردووە پێشەوەش گرنگی پیا کردووە جگایکی خۆشە بۆ ژیان و بۆ ئەوە ململانی لەسەر بووە بەس ململانێ گەورەکە دوای هاتنی بەریتانیا بوو کە ژێرخانی دۆزرایەوە نەوتی لێ دۆزرایەوە خۆی ئیتفاقی ساکیز بکوە بۆیە مووسڵ طبعا کەرکووک عاسمەی کوردستان بوو کوردستانیش وڵایەتی مووسڵ بوو پێشە وڵایەتی شار زۆر بوو هەر پاشاکان لێرە دانیشتن لەبەرەوەی سەقەڵای ئێمە کاقالجاف مزگەوتەکانی نووسیوە مزگەوتەکان هەمووی کورد دروستی کردووە یعنی دیارە مێژۆکەی دیارە و بەڵگەکانی دیارە بە ئێستا شۆناوەکانیان زۆریان کوردیە بە ئێستاش کوردیە بۆ هەموو بە عەرەبکردن و ئەمسەر و سەرەوە مامەسا عەرەب و تورکمان تاریخەکان دیارە کەی هاتوونە عەرەب 1400 ساڵ لەمە پێش عەرەبێ نەبووە لە عێراق هەمووی لە دووەل عەرەبیە هەمووی کە ئێستا ئەڵێن جمهوریە عەرەبیە سووریە جمهوریە عەرەبیە لیبیە نەزەم ئەمە توندڕەوەکانی عەرەب ناویان ناوە وەلا لیبیا ئەوە هین ئەمازیغەکانە مصر هین قبتەکانە کوردستان ئەزانی لە دەوڵەتی لوڕی گەورە هەبوو دەوڵەتی لوڕی بیچکە بوو لوڕی گەورە هەتا سەر حتا محەممەرە ڕۆیشتووە من خۆم بە چای خۆم بینیم لە عیمارە کابرا بە کوردی لوڕی قسەکە لە عیمارە شاخەیە پێڵێن پشتگۆ پشتگۆ یانی چەماو لەوانە پشتگۆ پشتگۆیە ئەو دیوی چیە ئیلاانە قەومێ هەیە لە عیمارە ئەژێن ئەگار لە سەریانە لە دەرەوە بە عەربی قساکەن بەس لە بین خۆیانە بە لوڕی قساکەن مناڵیانە بێ لە ناو عیمارە هەتا ئیسەش ئەینێرم بۆ و شاخە لەوانە گەورابێ وەکو چۆن پێغەمبەر لە وەختی خۆی ئەیان نارد بۆ لە مەکەوە یان نارد بۆ ناو عەرەب لە بادیە بژێ هەتا زمان فێر بێ هەتا ژینگە فێر بێ ئاوایە جا کەرکووک ئەمە ناوێتی کەرکووک ململانیە زۆر لە سەرێکی کاکسی من ئەوەی کە سێرچم کرد بێت دەگوترێت ناوی کەرکووک لە با بڵین کەرکووک یعنی کۆی ئەڵێن کارکۆک ئەمە سەرچاوە زیاتر ینی کەرکووک وەکو کۆکراوەی کارە وترێت ها کاری کۆکراوە
ئەم سەرچاوەی ڕاستە یا خۆی هەتا باوگورگور لە گەرگەری ئاگرەوە هاتووە خۆی زانچی مێژوەکە بە جۆرەیە بڵین عرب 1400 ساڵ لە جەزیرە دەرچوونە لە جەزیرە یعنی حەسر بوون لە جەزیرە 1400 ساڵ باشە تورک یعنی ئەوە من کتابێکم نووسیوە لەسەر تورک دوای ئەوە مەڕخێکی تورک هەیە ناوکەیم لە بکرەوە چوو بە دەنگ قسەکە قۆناغی هاتنی تورک بۆ ئێرانە هاتنی تورک بۆ ناو عێراق و بۆ کەرکووک چوار قۆناغ هەیە لە هاتنی لە قۆناغی دوامین قۆناغ هاتوونەتە کەرکووک لە کاتی مرادڕابە 1660 هاتوونەتە کەرکووک بەڵام لە بەرەوەی دەوڵەی عوسمانیە بە تورکمانی قسانەکە ئێستاش خەڵک کەرکووک سێ زمان قساکەن من وتم بەرنامەم هەبوو بە سێ زمان زۆر ئاهاتیە بەرنامەکە پێم خۆشە هەر بە ئوسوڵی بەرنامەکە و بەنیەتی بەرنامەکەی جارانەوە شتێکمان پێشکەشکەیت یان شتێکمان بۆ بخوێنێتەوە بۆ خراپ نابێت هەر ئەو تورکمانی و عەرەبی و کوردیە تێکەڵکێشکەم بۆ پرسیارکردن لە بەڕێستان مامۆستا تارێق ینی قسەیەک هەیە لە کتێبخانەکانی کەرکووکدا هەموو ئەم ڕنگ و نووسینانە بوونیان هەیە یاخود نەخێر کوردەکان تایبەتمەندی کوردی خۆیان گرنگی پێیان و عەرەبەکان هەروە و کوردەکانی هەروە تەبعی بابەتەکە تێکەڵچێشە لە سیاست و کللتور ئێمە وتمان کەرکووک شارێکی فرەکلتورە چونکە کەوتۆتە دامەنی زنجیرەچیاکانی زاگرۆس یعنی گەیشتن بە کەرکووک ئەوانەی کە لە باشوورەوە دێنیا لە شوێنەکانی تر گەیشتنمانەوە بە کەرکووک ئاسانترە لەوەی کە بچنە قوڵایی کوردستان بەرەو سلێمانی و بەرەو ڕانیە و بەرەو بۆ هەولێریش ئاسان بۆ بە حکمەوەی لە هەولێریش فرە ڕەنجیەک بەدی دەکەی بۆ چونکە ئەم شارانە هەم کەوتونەتە کەناری کوردستانەوە نەتەوەکانی تر بە ئاسان دەگەن هەم لە دەشتیشان بەڵام داگیرکەران تەنانەت مەغۆلیش کە هاتووە بەرەو کوردستان کورد زۆر بەتوندی بەرەنگاری بووە بەرامبەر چیاکانی کوردستان و خۆڕاگری کورد خۆی ڕانەگرتووە گەزنەفۆن لە 410 بەر لە زاینە هەمان تووشی هەمان چەرمەسەری بووە بەدەست جەنگاوەرانی کورد لە گەلی زاخۆ سەبارەت بە کللتور بە حکمی ئەوەی کە لە سەدەکانی ڕابردوودا جۆرێک لە کللتوری ڕۆژهەڵاتی هەبووە هەموو زمانەکان ئامادەبوونیان هەبووە زمانی عەرەبی لە ڕێی ئاینەوە لە دوورترین گوندی کوردستانە ئامادە بووە چونکە زمانی ئاینەکە بووە زمانی سروتەکان و نوێژ بووە قورئان کتێبێکی پیرۆز بۆ لای مسلمانی کورد زمانی عەرەبی لە سەرانسەری کوردستانە لە ڕێی ئاینەوە ئامادە بووە فارس زمانی فارسی بە حکمەوەی زمانێکی ئەدەبیات بووە کۆمەڵێ ئەدەبیاتی کلاسیکی زۆر جار کاریگەری هەبووە بەڵێ جایمە قسەمان زیاتر لەسەر ئەدەبەکەیە بێگومان هونەرەکەش هەمان شێت هونەرەکە بە شێویی تر ئەتوانم بڵێم کورد جۆرێک لە ڕووی هونەرەوە جۆرێک لە خۆپارێزی و تێر و پڕ و تۆکمە بووە پێویستی بەوە نەبوو هونەری نەتەوەکان خۆی خاوەنی هونەرێکی باڵا دەزانم هەکبەت زۆر دەزانم وەڵامی باش و چڕۆپڕەت پێە بۆم بەڵام زۆر جار لێرە و لەوێ دەبوترێت بە عەرەبەکان بە فارسەکان بە تورکەکان زەفەریان بە زمانی کورد بردووە و هەندێک لە وشە زێڕینەکانی کوردیان بۆ خۆیان بچیوە یعنی لێرەدا من ناڵێم دزی ئەمە حاجەتە ئێمڕۆ ئێمە مەسەلەن کە مۆبایل پەیدا دەبێ داهێنراوێکی ڕۆژاواییە چ وڵاتێک داهێنە ناوی لێدەنێ ئێمە پێشمەرگەمان هەیە وشەی پێشمەرگە چۆ ناو هەموو زمانەکانی دنیا بە پێچەوانەوە تۆ ئەگە سەرنج دەی لە کەنداوی ئەسکەندەرۆنەوە تا دەگاتە کەنداوی عەرەب فارس یەک کەوانەی نەتەوەی هەیە کووردە یەکەم نەتەوەن لە باشووری ڕۆژاوای ئاسیا کە بەرەو ڕووی عەرەبەکان بوونەتەوە کورد لەبەرەوەی خاوەنی زمانێکی زۆر بەهێز بووە خاوەنی کللتور و هونەرێکی زۆر بەهێز بووە نەتواوەتەوە تەنانەت کەمترین وشەی عەرەبی هاتوۆتە ناو زمانی کوردیەوە کەچی کە ئەچیتە قوڵایی بۆ نمونە لە تورکیدا وشەی عەرەبی لە فەرهەنگی تورکیدا لە 150 تێپەڕێ لە فارسیدا لە 155 تێپەڕەبێ تەنانەت لە زمانی ئۆردی و پشتۆ و زمانەکانی قوڵایی ئاسیا نەتەوە مسلمانەکان لە ڕێی دینەوە ئەمە چی هەڵەگرێت لە حاڵەتێکا کە ئێمە ڕاستە و خود راوسەی عەرەبین ئەمە نیشانەی ئەوەیە کە کورد خاوەن کللتوریی بەهێز بووە زمانێکی دەوڵەمەندی هەبووە ئۆستاز بمبورە سەرباری ئەوەی کە ژن و ژنخوازیش هەبووە لە نێوان کورد و فارس و عەرەبەکانیشدا با ئێمە نەسەکە لەسەر کەرکووک بکەین یان نمونەکە لەسەر کەرکووک بێنینەوە لە نێو کەرکووکدا ژن و ژنخوازی هەیە لە نێوان کورد و عەرەبەکاندا
دەزانی چۆن عەرەب وەکو مامۆستا سەیدیش فەرمووی عەرەب تازەن لە کەرکووکە وەکو دیموگرافیا وەکو دانیشتوان یعنی لە سەدەی بیستەمە هاتوون لە ناو شاری کەرکووکە عەرەب نە کلتوری هەیە نە وجودی هەبووە 50-60 ساڵێک لە ناو شاری کەرکووکە هیچ ماڵ عەرەب نە ماڵێکی عەرەب نەبووە کورد هەبووە کورد کە زۆرینەیە و بەشێکی کوردستانە جوو هەبووە کریسیانی کردان هەبووە تورکمانیش هەبووە باشە ئەمان ئەو نەتەوانن کە لە کەرکووکە ژیاون تا سەردەمی عوسمانیەکان بەڵێ نەتەوێت بوون لە هەموو شارەکانی کوردستانە هەبوون و لە کەرکووکیش لە خوار گەڕەکی فریادیەوە گەڕەکیان هەبووە بۆیە زمانی عەرەبی کە لە کەرکووکە ئامادە بووە تەنیا لە ڕێی ئاینەوە بووە زمانی فارسی بە حکمەوەی سعدی شیرازی و حافظی شیرازی و کۆمەڵی ئەدەبیاتە بۆ لە حجرەی مزگەوتەکانی کوردستانە زمانی فارسی ئامادە بووە کللتوریەکی بەهێزی کوردی زارێکی و نووسراو هەبووە ئەمە کللتوری زاڵ بووە بۆیە دەبینی شاعرێکی وەکو شێخ ڕەزاکە لە سەرەتای سەدەی بیستەما کۆچی دوایەکە 100 ئەوەنە ساڵە بەر لە ئێستا کۆچی دواییەکە دیوانێکی هەیە بە هەر چوار زمانەکەی ڕۆژهەڵات شعری نووسیوە ئەمە گزارشتە لە فرەکلتوری باشە شاری کەرکووک لە باڵێ نووسینی زۆری شاعرەکانیشماندا جارە شتێکی فارسیەکان بە تایبەتی کاریگەری فارسیەکان لە نێو ئەدەبی کوردیدا هەبووە شعری کوردیدا هەبووە ئەزانی چۆن زۆر شاعر هەیە فارسیان نووسیوە کوردن تورکیان نووسیوە کوردن باشە عەرەبیان نووسیوە کوردن کورد وەکو چۆن بڵێ وەکو سەرچاوێک بۆ کللتوری نەتەوەکانی کەی دەوڵەمەند کردو ئیبن خەلەکانە ئبن کەسیرە فڵانزانایە دینەوەریە دەیان زانا و مێژوونووس و ئەدەبناس هەبووە کللتوری نەتەوەکانی کەیان دەوڵەمەند کردووە باشە مامۆستا سەید من شاگەشتە بم بۆ قسانە بە قوربان پێم خۆشە گوێم لەم قسە زێڕینانە دەبێت بە تایبەتی لە کەرکووکێکەوە کە هەمومان لێرە و لەوێ خەمی دەخۆین ینی خەمی دەخۆین کە ئازاری پێ بدا خەمی دەخۆین کە ئازار بدرێ خەمی دەخۆین کە برینەکانی دووبارە بکلێنەوە خەمی دەخۆین کە با بڵێن نەیار و ناحەزان خەڵکی دیکە بێنە نێو شارەکە ینی ئەمە هەمووی دەبێتەوە خەم ئێمە حەزەکەین وەکو منداڵێک کەرکووک بلاوێنەوە بە هەمومانەوە خزمەتی ئەم شارە جوانە بکەین ئەم شارە جوانە گرنگی پێ بدەین وەکو شارەکانی دیکەی کوردستان بتوانین زیاتر پەرەبسێنێت زیاتر گەشەی پێ بدەین زیاتر کورتبوون و زمانی شیرینی کوردی لەم شارەدا ڕنگ باتەوە جا ئەو قسەی مامۆستا تارق لام گرنگە کە کوردەکان تا چەند ئەمە بکەمە بە پرسیار بۆ جەنابتان تا چەند گرنگە لە ئێستادا زیاتر گرنگی بە جلوبەرێک با بڵێن قسەکردن بە ڕەفتارکردن هەرچۆن هەبێت ئەڵێ ئەسپاد جوودی خۆیان بکەن ئەمە گرنگ نییە بۆ کەرکووکیەکان بەڵێ زۆر گرنگە هەر بۆ تەکمیلەی قسەکەی مامۆستا من اختصاصم زماني عربية قال أدبي عربي خدمان اللغات تأخذ اللغات المتجاورة تأخذ من بعدها أو زماناني كان نيزقن ليك ودراوسين ليك ورقرن حتى قرآني بيروز مان إما لسطة دات بانزا كلمات عجمية مستعربيتها هربو أواني عربية أزانن يستمن باسي بتشوكت بوكام مثلا إبراهيم إسماعيل أما هي شيء عربية يعني ناوي سي بيد بي عربية كبوبة شوار لسطها حفتاي أعجمية لسطها بيستي عربية جاء أمنا وأنا بتشي أزانين إما بابتك ماليه العربي بيلا ممنوع من الصرف إساتوري سلمت على إبراهيم على حرف جرب أقر بزانن أو يبقى زاني أبي بري سلمت على إبراهيمي بس نابي الله سلمت على إبراهيم بو شو إبراهيم عجمي يعني القرآن شيء أو يدرسه بزمان ورق قريب عرب لو كرد ورق قريب ساكت يشيء لبغداد برنامج شيء لفيسبوك وشكاني تركي فارسي وكردي دركا لزماني بغدادي باشا جاي ما لكركوك الحمد لله إيرا هيا باشا ديالوج هيا خاني رنجوري هيا يعني هشت حوت جيغامان هيا هر حوت جيغاكا
کۆر و سیمینارە کرێ هیچ نەتەوەیە یعنی نەبرا تورکمانەکان هەفتانە ڕۆژی شەمە فلانە ڕۆژی یەکشەمە فلان دووشەم سێشەم ئێمە چوارشەمی لێران هەموو چوارشەمە کۆرمان هەیە کەواتە ئەمە پێم دەڵیت کە ئەم شارە بەردەوام ڕۆشنبیر تێیدا گەشە دەکات بۆنی ڕۆشنبیر ئێمە دەتوانین زیاترین کۆڕ و سیمینار و دەبێت و چاوپێکەوتن و ڕاگۆڕینەوە هەبێت لە نێوانماندا ئەچیتە بازار مامەسا تورکمانی قسەی من وەکو مێژوو و ناس وەکو کاکتار قوتی ئەچیتە بازار سەیرەکەی تورکمانیە لە توایە هەمووی تورکمانە نەختێترێتی سەیرەکەی بە کوردی قساکەن اینجا لەبەرەوە من ئیمڕۆ لەگەڵ کاکتارێکا قسەمان کرد وتم من هینێکم هەیە یعنی لە کەرکووکە لە ئەنجومەن بە تایبەت عارب بە عاربی قسە بکە کورد بە کوردی قسە بکە تورکمان بە تورکمانی قسە بکە لە یەک تێبگەن من تەجروبەمان هەیە ئێستا ئەم بمبورە جەنابێت هەر سێ زمانەکە نازانیت بەڵێ بە هەرسێکیان دەتوانین قسە بکەیت حەزی لەگەڵماندا ناخۆ کلتوری شارەکە لە کەسێکی وەک کاکسەیدا تەبعی من دێتەوە بیرم لە شەستەکان ئێمە دوور خراببووینەوە کاتێکە حرس قەومی کودەتای کرد حزبی بەعز لە 63 کۆمەڵی خەڵکی شۆڕژێ ڕێگرت ینی کۆمەڵی خانەوادەی کورد لە کوردستانەوە دوورکرانەوە بەرەو شارەکانی باشوور دوورکراینەوە ئێمە لە 73 کە هاتینەوە کەرکووک تەبعی زمانی کوردی شم لاواز بوو چونکە لە ژینگەیەکی عەرەبیا دەژیان لە خوار بەغدا شاری کووت کە هاتمەوە تەبعی کوردیەکەم تەواو نەبوو بەڵام عەرەبی هەم بە عەرەبیم دەخوێند هەم عەرەبیش قسەم دەکرد لەگەڵ باوکمە چوومە بازار پێم سیر بوو دوکاندارێک لەگەڵ باوکم بە کوردی قسەی کرد کڕیارێککە بە تەنیشتیەوە بوو زمانیشکە قسەی کرد نەمزانی تو مەزەوە تورکمانیە من نەمەزانی لەگەڵ سێم کڕیارە بە زمانی عەرەبی قسەی کرد زۆرم پێسەیر بووە یەک مرۆڤ وەکو چۆن مەوجی رادیۆ دەگۆڕی ئاوازمان دەگۆڕێ جا بەحەقەت ئەو فرەکەلتوریە زۆر شتێکی گرنگە ئەم وێنەیە گوازراوە بۆ کەرکووک ئێستا لە کەرکووک بوو بەڵێ لە کەرکووک اینجا کەرکووک تەبعی حاڵەتێکی کەش هەیە مەسەلەن جەنابەت باسی ژن و ژنخوازیت کرد ژنخوازی لە بینی نەتەوەکانە زۆر نۆرمەڵە یەک شتیش حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم هیچ کات لە هیچ هەلومەرجێکە لە سەختترین هەلومەرجە لە ئەو پەڕی تعریفکردنی شاری کەرکووکە نەتەوەکانی کەرکووک دش بە یەک نەوەستاون هەرگیز ئەمە ئەجندای سیاسیە بەڕاستی کە تۆ مەسەلەن زۆرجان لە کەناڵەکانی میدیا بینی تو وا تێدەگەی کەرکووچەکان بەلیز بەرامبەر یەکیان کردو وانە بڵێ ئەگە مەرامی سیاسی دوورێ لەم شارە تەبایە بەڵێ هەر تەبایە تەبایەکەی هیچ شتێکێکی نادە ینی بۆ نمونە پارکە خۆپشاندانێکرا کۆمەڵی خەڵکی شۆڤێنی یەک کەسی کەرکوچی تێدا نەبوو لە دەرەوەی کەرکوو خەڵکانیان هێنا ئەیانوی کێشە دروستکەن بەڵام بابەتی برایەتی و تەبایی و یەکدەنجی کەرکوچیەکان ئەمەندە چەسپی وەک بڵێم دارگوێ ساخترە هیچ کات نایهەژێنێ خۆ ئێمە باشە وەکو لە پێشووتردا گوتان چەسپینی ئەم تەبایی و پێکەوە ژیانە ڕێگەکەی کورد و کوردستانە لە بیرمان نەچێ عەرەبەکان وەکو مامۆستا سەید ئاماژەی پێکرد 1400 ساڵە هاتوون وەکو لافا و نەتەوەکانی کەیان هەموو سڕیەوە کوا سۆمەری کوا بابلی کوا سابیئی کوا نازانم چی هەموو ئەو شەپۆلە تورکمانانەی کە هاتن بەرەو عەرەبستان هەموویان توانەوە ڕۆژگارێک مەسەلەن تورکمان یا تورک حکمی بەسرای دەکرد حکمی کوفەی دەکرد سامەڕا بۆ سوپای تورک دروست کراوە بەڵام ئێستا یەک تورک زمانی تێدا نەماوە کللتوری غیرکومان هەن بەس وەکو تورک نه جیاوازن تورکمانیشە سامەڕانیە تورک و تورکمان دوونەتەوە لێکەوە نزیکن یعنی بەڵام ئەتوانی ئەکرێ دەزانی چۆن مەسەلەن لە ڕووی زمانەوە لێکەوە نزیکن نەتەوەکانی ئاسیا مەسەن ئۆزبەکە تاجیک نا ئۆزبەکە قەرغیزە تورکمانە کازاخە ئەمانە کۆمەڵی نەتەوەی تورک نەژاتن خەڵکی ناوەڕاستی هاشیان من مەبەستم لێرەیە یەک شتە ئەو شوێنەی تورک چوە عەرەبستان توایەوە بەڵام لە هەر شوێنەکە تورکەکان یا تورکمانەکان لە کوردستان بوون بۆ نمونە لە هەولێر لە پردێ لە کفری لە خورماتوو لە داقوق لە کەرکووک ئەو تورکمانەی کە هاتە ئێرە بە پێچەوانەوە کۆمەڵی کورد تووشی نەتەوە گۆڕی بوون لەبەرەوەی جیاوازی نەبوو زۆر جار کابرا ژنێکی غیرە کوردیە ناوە زمانی ژنەکە بۆتە زمانی ماڵەکە ئەنجا بۆیە ئێستا خزمایەتێک لە بینی کەرکوچەکانە هەیە بە تایبەتی کورد و تورکمان
سیرەکەی خاڵ کوردە مام تروکمانە بە پێچەوانەوە ئەو حاڵەتانە زۆر سەیرن زۆر ئاساییە جۆرێک لە برایەتی و تەبایی و تێکەڵبوونی کللتورەکان بەڵێ بڵێ بۆ نمونە مەقام بێژێک هیچ مەقام بێژێکی کەرکوچی نیە تەنانەت علی مەردان بە گەورەی خۆی مەقامی بە تروکمانی وتووە مەقام بێژەکان ترش مامەسا بڵێ 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 ڕەشید چولە ڕەزا هەر لە بشکێکەکەی توی بەستا ئافریکا لە بشکێکەکەی تو بە کوردی و بە تورکمانی هینیان هەبوو یعنی لە یەک جێگا دانیشتن بە کوردی و تورکمانی مامەسا تەکویلە بۆ قسەکەی مامۆستا ئێمە لە چلەکان هەنێ کەس هاتن مەسەرەن ناویان بڵێم جواد کوفی جوادی کوفی کوفی ینی خەڵک کوفەیە عارەبە شیعەیە هاتە کەرکووک بەڵام شتێکی هاوردە کەرکووک سوودی هەبوو بۆ کەرکووک چی بوو؟ ئەم عودەدیەدەوەی پێڵێن کەوا گاز و پلایس و نازام چی و ئەوانەی بە نەجاری و حەدادی بەکارهێنن ئەو دوکانی ئەوەی دانا ئەو لە کوفەوە هەیان بوو بە واستەی ئێرانەوە ئێران هات لە کەرکووک دوای ئەوە مەسەن بەیانی باسم کرد بۆ کاکتارێک وتم دوای ئەوە هین مەلافاتی هەبوو دوکانێکی دانا دوکان دارێ فرۆش دوکانێکی دانا بۆ وەستا حەمید باشە ئەوش عودەدیە دەی دوای محەممەد یاعقوبی داینا ئەمە لەلایەن پیشەوە یعنی پیشەیەکی هاوردە کەرکووک دوای کوڕەکەی جعفەر ینی نانەزانم برادرم بوو بە کوردی و تورکمانی قسەیە کرد لەوە گرنگتر ڕۆژێ چوومە لای کوڕە بیچکەکە مهندسە دیوارانشینی هەیە ئەتەرنێتی هەیە لە دوکان دانیشتم و 34 گەنج دانیشت بوو گەنجی جوان و ڕێکپێک وەکەوە وتی باوە ئەمانە ناسی وتم وەڵاهی مادام برادەرتون منیان ناسم وتی نانا بڵێ ئەمانەکی ئەمەنەوەی جواد کوفیە کوردی و تورکمانی وەک من و تۆ قسە ئەکەن زۆری نەش شیعە دەست بەرەداکە نوێژەکە ئەمانە دەست شەکر کەس پێیان نەوتووە بیان نبوونەوە زۆرە نامەوێ ینی علی مەرهوون هات تۆپی پێ هاورد ئەوکەیتر هین یەکی هات مسارعای هاورد یەکە هەمووی هات بەڵام لە هەفتاکان بەدواوە کە حەزب البەعث هات عەرەبی هاوردەی هاورد واللهی لە زەرەر زیاتر بۆ کەرکووک هیچیان نەبوو هەردیان داگیر کرد و تا ئێستا و هەردانەی کە کشت و کاڵە دیەکان جوتیارەکان دەناڵێن لە دەستیان تا ئێستاکە ئەوانە زەرەریان هەبوو ولا عەربێ بێتە کەرکووک و ببێتە کەرکووکی ببێتە کوڕی ژینگەکە وەکو ئێمە فێر بێ ئێوە دەتانەوێت بڵێن ئەو ڕێز و پێگەیە کە لە ڕابردووە هەبووە بۆ تەواوی پێکهاتەکان دەتانەوێت گرنگی بەمە بدەن نەک بە زۆرم لێ و یەکتر سڕینەوە قبوڵ نەکردنی ئەمە پێتم نەوت لە ئەنجومەن کە دانیشم بە عەربی قسە بکە من کوردم لێ تێ بگەم من بە کوردی قساکەمە بێ ئەوش لێ تێ بگە خەڵکی حەویجە هاتنە کەرکووک بە کوردی قسەیان نەکرد بە سیستاکە هەنێ شۆفینی دەرچۆ ماڵەسەب یعنی ئێمە لەگەڵ خەڵک حەویجەیە یان لەگەڵ عەرەبە لەگەڵ کەسە کورد دژمنایەتی نییە کورد هەموو یەکرێتە باوش من ئەسەف بەوە دەخوازم کە کاتی بەردام هێواش بەرەو کۆتا دەڕوات حەزمە دەکرد چەند بەرنامەی و چەند پرۆگرامێکی تایبەت لەسەر ئەم هەک بە دەوڵەمەند و بە پێزەی ئێوە بکەم وەبچمێ و ئەو جوانی و جوانبینیەی وەک دڵێن ئێستاتیکایی کە لەم شارەدا ڕەنگیاوەتەوە نووسەرێک کە هاتبێتە ئەم شارەوە وەکو کەرکووکی زۆر دیار بوو بێت چ نووسەرێک بووە کەرکووک بە حکمی ئەوەی باسی چەند شاعرێکی کرد پێشتر بەڵێ بڵێ بڵێ بەدەل لەوانە لێرە بەس پێشەچێکی بچووک بۆ ئەوەی ناوت بدەمێ دوایەوە کەرکووک 3000 سەرەکی کوردی تێدایە ئێمە 4 هۆزی گەورەی کەرکووک بە شێوەی گۆران قسەیان دەکرد هەورامی ماچۆ کۆمەڵی زەنگەنەکانیش هەر ماچۆ زەنگەنە شێخانی ڕۆژبەیانی کاکەی خۆی کۆمەڵی هۆزن تۆ فەقی قادری بەس لە کەرکووکان نەبوون نانا لە کاکەیەکان خۆیان یارسانن لە هەڵەبجە پێیانەڵێن هاواری لە کرماشان پێڵێن یارسانەکان هەمووشی یەک بیر و باوەڕە بەڵێ بەڵێ یەک باوە بەس تۆزە گەشەستەندن و هینتر ینی هەیە لە کەرکووکیەکان تۆزە تونتر گرتویانە هەیە تۆزە هاوەکو ئیسلامەکانی لای خۆمان هەیە سەلەفی و سۆفی و ئەوانە ئەمانەمان هەیە هەر یەکۆ بە شێوەیەکی خۆی ئەوە دەکات کاکەیەکانیش ئەمەیان تایە یاخود چۆنە کاکەیەکان ئاینێکی زۆر کراوە و لێبوردەی و هەموو حقیقەتی هەموو ئاینەکان قبوڵەکە بەس یەک خاڵ هەیە لە نێوان کاکەیەکان ئەوەی من بینی بێتم گونجاندنیان باشە لەگەڵ
بۆ تایبەتی برا مسلمانەکاندا ئەمە خاڵێکی زۆر ئەرێنیە لەواندا هەیە ئای ئەهلی حەق یان ئاینی یارسان بە حکمەوەی ئاینێکی کوردیە تۆ سەیری مرۆڤی کوردکە مسلمانی کورد هەمیشە میانڕەوە هەموو ئاینە کوردیەکان تۆ ئەگە ئێزدی بێ ئەگە زەردەشتی بێ ئەگەر یارسان بێ ئەگەر میترایی مهری بێ هەمویان بەڕاستی جۆرێکی قوڵ هەستی مرۆڤایان تێدایە سروتەکانی ئاینە کوردیەکان دەم مۆسیقاوە پێشکەشەکرێت تۆ خەیاڵ کە مرۆڤێ گوێ لە مۆسیقا بگرێ ئەبێ چۆن مرۆڤێکی لێ دەربچێ دێمە سەر ئەوەی کە بابەتی زاراوەکان دەبێ ئەمە چوار سێزارەکەشمان بیر نەچێتەوە نووسەرەکە دوای ئەوە دەچمە سەر نووسەرەکان دەبێ کۆمەڵی خەڵکمان هەیە ئمە بە لوڕی و لە ناوشوانە بە کەڵهوڕی قساکەن کۆمەڵی گوندمان هەیە تەنانەت ئەچێتە بەری کۆیە و تەقتەقیشەوە ئەمە وای کردووە شێوەزاری کوردی کەرکووک گەرمیانە وای کردووە زمانەکە زۆر دەوڵەمەند بێ لایەکی شێوەزاری سۆرانەکە هەولێرە لایەکی شێوەزاری سلێمانی بابانە خۆشی ئەوەنە دەوڵەمەند بووە بۆیە سەیرێکی زمانی کوردی زۆر تۆکمە بۆ لە کەرکووکە زۆر تۆکمە بۆ کەسێکی وەکو شوکر مستەفا پەیدا بۆ بە بڕوای من هیچ زمانزانێ نییەشان لەشانی شوکر مستەفا بدا یعنی ئەو دەقانەی کە هی یەشار کەمال ئەو نووسەرە گەورەکەی کوردی باکوور کە بە تورکی نووسیوێتی من باوەڕ ناکەم دەقە کوردیەکان وەکو ئەم دەقە تورکیەکان کە دەقە ئۆریژیناڵەکەی وەکو دەقەکانی وەرجێڕانەکانی مامۆستا شوکر مستەفا خەست و خۆڵ و سفت بێ نیشانەی دەوڵەمەندی زمانە ئێمە چوار مێژوو نووسمان لە باشووری کوردستان هەیە سییانیان هی جوگرافیای کەرکووکە دکتۆر جەمال ڕەشید لە مێژووی کۆنا دکتۆر مەلاجەمی ڕۆژمەیانی لە مێژووی سەدەکانی ناوەڕاستە کەمال مەسهەر ئەحمەد کە لە ئاغجەلەر لەدایک بۆک ئەو کات ئاغجەلەر شەمال بەڵێ سەر بە کەرکووک بووە من خۆشم دیمانم لەگەڵای کوردوتێتی وەکو تۆ من کەرکوچی سیرەکەی لە چوار مێژوو نووسا دوای محەممەد ئەمیرزەچی بە سەیهی کەرکووکە ئیتر چیرۆک نووسی زۆرمان هەیە شاعری زۆرمان هەیە مەسەلەن وەکو ناو چیرۆک مەسەن کەسی وەکو جەلیل کاکەوەیسمان هەیە ئەحمەد محەممەد ئیسماعیلمان هەیە مەسەن وەرجێڕی زۆر بەتوانامان هەیە بەگشتی سەرزەمینی ڕۆشنبیری و کولتور لە کەرکووکە بەهێز بە ینی بۆ نمونە لە ساڵی هەفتا من بەردەوام هاتوشۆی سلێمانی و هەولێرم دەکرد لە ساڵی هەفتا و شەش و حەوت و چوار و ئەمانە چوار کتێبخانەی کتێبفرۆشی لە شاری سلێمانی هەبوو گەلاوێژ بوو ئەوەی بێتەوە بیرم سلێمانی بوو شانۆ یعنی دەوری چوار نەئەگەیشتە پێنج کتێبخانە کە سلێمانی بەو سەنگە قورسەی هەیە کە هەیەتی لە بواری ڕۆژنیدا هەولێر کە ئێستا پایتەختی کوردستانە لە هەفتاکان لە چوار کتێبخانە زیاتری تێدا نەبوو ئێمە لەم کەرکووکەیە هەفتە کتێبخانەمان نەبوو بۆ ناوەندی زەفەر بەرم بۆ پرسیارەش لە ساڵی چەندەوە دەسیایە کتێب لەو کاتێک کە ئێمە لە باشوورەوە گەڕینەوە کەرکووک ئیتر بە دوای ئێستا ئێمە لە کتێبخانەی کارێز بڵێ ئەمە خەونی مناڵیتە ناتوانم بڵێم خەونی مناڵیمە بەڵام من عاشقی ئەوە بووم زۆر پرسیار لە ناخما هەبوو ئاخر تۆ چەندی مناڵە لە خۆت کۆ کردووەتەوە ئەمانە هەر کتێبێک و منداڵێکن بۆتەوە پەروەردەیەک جگەرگۆشێکە هەر منداڵش گەرگۆشێکە تەبعی خەونەکان هەمیشە هەنگاو پێشەکەون من ماڵی باوکم پڕکرد لە کتێب زۆر جا باوکم دەیگوت دە کوڕم ئەها ینی ماڵیم سەغڵەت کردبوو لە کتێب ئەوەندە ڕۆژنامە کتێبم وەختێکە بوومە خاوەن ماڵخانمی ماڵ لێم بێزار بوو شوێنێ نەما کتێبی تێنەکەم ئێمە دوو ژوورمانە بوو ژوورێ پڕ بوو لە کتێب و چاپەمەنی چ بابەتێک دەخوێندەوە من سەرەتا مێژووی کوردم دەست کرد دوایی شعر دوای ئەوە فەلسەفە دوای ئەوە هونەری شێوەکاری و ڕەخنەی شێوەکاری و ستاتیکا ئەنجا بەڕووی هەمە جۆر بابەتە کرامەوە بە حکمەوەی کە لە ڕۆژنامەگەری شاهیشم زەفەر بە خاڵە ئەساسیەکانی نووسین بردووە یاریت بە و تەواوی یا بەرزی و نزمیت بە هەموو بوارەکانی ڕۆشنبیری کردووە ئەمە گرنگە بۆ کەسایەتێکە بووە خۆی دەوڵەمەند کات بە تایبەتی لە شوێنێکی لەم شێوەیەدا ڕاستی من یەک ئامانجم هەیە هێشتا بەدی نەهاتوە تەبی من تا ئێستا ڕەنگە 50 کتێبم چاپ بووە بە نووسین و بە وەرجێڕان بەڵام مەبەستمە زمانی کوردی هەنگاوێکی کە ببەمە پێشتر خۆی زمانی کوردی تۆکمە و دەوڵەمەندە بەڕاستی زمانی کوردی لە لادێدا بەهێزە بۆیە تۆ دەقەکانی هەژار دەقەکانی هێمن سیرکەی زۆر سنجینن شکور مستەفا خۆی لە ناوچەی جیاجای کوردستان ژیاوە زمانەکەی تۆکمەیە بەڵام
زمانی گوند جاری وایە دەرەقەتی پێداویستەکانی شار و فکر و گۆڕانکاری زۆر گەورە و مەدەنیەت نایە پێویستت بە زمانێکی هەها سفت و ساڵتر هەیە هەها گەشەتوتر زمانی کوردی تۆکمەیە بەڵام پێویستی بەوەیە کە نوێ بکرێتەوە من کار بەوە دەکەم هێشتا بەو ئاماژە نەگەیشتوم جوان یاخوا لەش ساغ بیت من نازانم چی بڵێ قسەی جوان ماشەڵڵی خۆش بیاڕبی سەرکەوتوو بەرنامەیەمە لە خزمەتتان سپاس دەکەم جەنابەت دەچیتە بەغداد لە بەغدادەوە دیتەوە بەرنامە پێشکەشەکەیت 15 ساڵ لە بەغدا بووم 15 ساڵ لە بەغدا بوو بەڵێ بۆ 15 ساڵەوە دێتەوە زمانی شیرینی کوردی هەر لە یاد ناکەن دەست دەگرێت بۆ وشە زێڕینانەوە کە لە کورد و کوردستاندا بوونیان هەیە ئەمە زۆر گرنگە بۆ کورتپەروەرێکی وەکو جەنابتان کە دێتە سەر میدیا و ڕاگەیاندن وەکو گوتان تورکمانی و کوردی شتێکی بەو شێوەیە بە نیەتی جاران چی دەڕێت بە بەرنامەیەکی وەکو بەرنامەیەکی تورکمانی güzel değerli seyirciler, değerli binerler, selam olsun sizlere, günaydın. İnşallah bu programı takdim ederek sizlere. Bugün Kerkük'ten başlarız. Kerkük, hardan başlarız? Kerkük mahallelerine. Birinci mahalle Kerkük'te kimdi? Tepeymeli Abdullah, Kürtçe diyorlar özler. Tepeymeli Abdullah'da neçe ev var, güzel evler var, güzel adamlar var. Bir deneler onlardan selaşırız. Mesela Muhtarcılı. Bu Muhtarcılı tepede oturdular. Vesselamu aleyküm. Zanim tüytene geçti. Bes bir satasat çerçeve bu lazımane kaya. Esa çi bu işte geçmem bu yani. Hoş ahmet bina rani barez من لشاري كركوك بي ودقام لها شوينك اصلاف تاني من يستاد اسمه باسي قركي كوني شاري كركوك دقام كتبتي بون مناس من آيتل بو من شيشن بو چون شاري شي سياز زمانين بقاستي جا من كيخشقه ونمزاني دوای جنو سقي بو بقام يا خالش صابر همیشه رو بخنده بتانی جا هینیش هبو بتایبت لمالان جن زور دا جا تلفوناتش هبو والله مدایو باشه با کوتا بکەین و قسەیەکی کۆتاییش بە قسەیەکی خۆش کۆتایی پێ تەلەفۆنت بووە هات شتێک بوو کە تۆزێ جێ پێکەنین و ئەوە بوو ینی بزەی ئەخستەنە و مەجلیسەکەەوە یا لەگەڵ کارمەندەکانە چۆن بووەوە والله نبو شتي انتيكايه وشتي انتيكاتر هيك لو انتيكانا مثلا والله انتيكاترك خوش افراد تلفوني كرت نختي Türkmen çetiye ki abi sağ olasın Türkmenlerin başı kaldırıp seni Türkmenlikan ders kırdı o zor bername kan juala tevavi kıvıtım bitirdi o diye bütün birisi ben Kürdüm azalim Kürdüm ay Kürtse o tibar vallahi Kürdüm bas Türkmeniyle tu baştır kısa kan ama yakdu لبرنامه بوم شيخ فايق يادي بخير به شيخ فايق لا وليره اويش عين ميديكال وها برنامه زوره بكردي وتركماني وعربي اويش وقت من تانشتبوين قسم انا كرت وقتو شلون من برسيال ما كان والله مدايوا كاتي سيرم كرت برشام تاريخ بو اما ازقبو يعني الراديو بو مخرجك لو لا جامكوا إشارتم بوي كرت تواو رأسا برنامج كم تواو كرت زبح صدري اليمين كوتب أنا والله أوشتي عنديكا بالتأكيد شد عنديكا زورة لبرنامج وشتي وابي الحمد لله هل يستيقظ خوش ما يقبل تبع إلى حفتة وسيم ما قرينه من عربية شيء زور باش مدزاني بلام عربية شيء باشوري عربية شيء باشوري نك بغدادي بابلين كرديك بتفوتوزه ودم زاني شو مقطع خانيك زوربي قطابيكان تركمان بون والله بعربي جنوب قسم ذكرت واتي جيشن كمن لجنوب وهاتو ميتتوا وعربيكو هردو قصو وعلي والعباس يكن بي ودنا وتانا وعربه الروجيك جامعه كمان باوك ميبيني باوك بيستويك صال عسكري كتبوا بلام العربية نيرومي هليك جانا ذكرتوا اي والله معنا كمان بكردي سيكل طبعا له راميجا ما هي نيرومي كان مشكله بس بطلع عربيجا بلي جاء تبعي ديزاني كرد معانا كمان روجك هاد مسالينا توي واشتواء عندنا نسي چونك حكومه العراق برنامج دانا بوك تعريبي شارك بك
وەڵام معاونەکە هات وتی تارق صدیق ناوی منی هێنا هێشتا من جوابم نەداوەتەوە مراقیبەکەمان وتی عەرەبتێ یعنی عەرەبە معاونەکە وتی چورتی کوردە ئەم دیسان وتی عەرەبە ئەم دیسان وتی کوردە لە منیان نەپرسیتە نازانم بە کورد نووسیمیانیان بارە صحی خۆتان بکە من کوردم بەم بۆنەوە بەڵەیە بتەقێنم من دوو ماڵم هەیە تەمەەن درێژ ماڵێکم بە تورکمانی قساکەن ماڵێکم بە کوردی قساکەن ئەوە کەرکووکە کەرکووک ئەوەی جوانە بەس ئێستا پیاوی دوژنە وەزعی جوانە ئەوێن دڵی کونکونە بەس من دڵم ناوەڵا نازینی 74 ساڵم الحەمدوللا گەنج باوە خوا لە هەردووکان ڕازی بێ مەمنون و لە هەردووکان یاخوا لە ساک فەزلی ئەم نادرێ بەسەر ئەولایە شتێک نییە هەر کەس و تایبەتمەندی خۆی هەیە هەر کەس و تایبەتمەندی ئوستاز یاهان تۆزێ هیچوەکەوم نەسیرەکانم هەمووی کوردن ینی هەر یەکە پێگەی خۆی هەیە بەڵام وەڵاهی پیا و جەرجی کون نابێ شانی کەچەکەیە یاخوا هەمیشە ڕوو بەخەر دەبین یاخوا تەمەەن درێژ بێ نمونەتان زۆر بێ خۆشگال بسێ سەفەگال بسێ یاخوا سەلامەت بێ ئەوە من لەوانە تێگەمە تورکمانی فێر دەکەین فێر دەکەین بەس بەخوا من نایکەمە دوو میکە قوربان میکە ناتوانێت زەحمەتە بارێ قورسە وەڵام مامۆستا بارێ قورسە زروفەکە ینی ژیانەکە قورسانەیە کات و زمانی ئێوە شتێکی کەبوو بێ لەگەڵ ئێستەیە و بەو شێوەیە من پێم خۆشە کۆتا قسەی جەنابتان وەرگرن کۆتا قسە بکەین و ئەگەر ئێزن بن ماڵاوایی لەبی سەروینەرەکە بکەم بە قوربان فەرموو یەکەمەڵێن بەخێر بێن بۆ کەرکووک لە کەرکووکەوە لە کەرکووکەوە سەڵاو و ڕێز بۆ بینەنارتان هەر لە کەرکووکەوە سەڵاو و ڕێز بۆ هەموو خەڵکی کەرکووک یەک داواکاریم هەیە خەڵکی کەرکووک ئەوەی دێتە کەرکووک عارەب بێ کورد بێ تورکمان بێ سێ زمان فێر بێ سێ کەس دانیشتن وەکوتم سێ کەس کە دانیشتن کوردی تورکمانی عربی هەر کەس بە زمان خۆی قسە بکە بەس بەو شەرتەی بەرامبەر بزانێ قەینا نازانێ بە تەواوی بێنێتی فۆنەتیکی پێڵێ ناتوانێت لەفزەکان بێنێ بەڵام تێبگا ئەوە چێڵێ کە جوابی دایە من تەجروبەمان هەیە من بەیانی باسم کرد بوو تەجروبە من ئامۆزایەکەم هەبوو دایکی کورد باوکی کورد نەبزانیم عنوانی لە کۆ گرت تورکمان بوو دایکی کورد باوکی بەس ئامۆژەیەکمان تورکمان بوو ئیتر ئەمە بە تورکمانی قسەیەکرد خەسووی بە کوردی وابزانم 10 ساڵ من لەگەڵ ینی دراوسێمان بوون 10 ساڵ ئەمە زۆر سروشتی بوو ئەم بە تورکمانی قسە کرد ئەو بە کوردی جوابێدایەوە لە بازار شتی وا هەیە تەمە ناکەم لە مەجلیسمان مەجلیسی محافەزە مثلەن ئەو نەڵێ ئیلا بە عەربی قسە بکەی ئاچکە من چوومەتە مەجلیسێ ناڵێ مەجلیسەکە کێ بوو 38 کەس بووین کورد بووین یەک عەربی تیا بوو عەرەبەکەوت بە عەربی قسە بکەن وتم وەرە بەرامبەرم دانشە چۆنە بێ ئاخر 38 کەس تابعی تۆ بێ 5 ساڵش لە سلێمانیت 5 ساڵە ئەگەر ئەمری واقعەکەی فەرز نەکردایە لەوانەیە ئەتیادی وایە بەلاتەوە بە عەربیەکەش قسە نانا 5 ساڵە ئەبێ فێر بێ بەداخەوە بەداخۆ من وتم جواد کوفی لێرانە مناڵەکانی ئەمێ ئەلوانمان هەیە مناڵەکانی شیعە بووی سەلەفیشە ڕیشێوە هەیە ینی کوردیە باش قسە زۆرمان هەیە قەومی هەیە وە هینیان هەیە گامێشیان هەیە کورد عارەبن بەس بە کوردی قساکەن ئەو پێشمەرگەیە لە کەناڵی کوردستان دەرچوو خەڵک بەسرایە نازام خەڵک دیوانەیە وەڵا بە کوردیەکی پەتی قسەیە کرد لە ئەولێر هەمانە لە کەرکووکەمانە لە سلێمانیەمانە بە کوردیەکی پەتی قساکەن بە تورکمانی قساکەن بەڵام ئەوانەی هاتوونە بەداخەوە ینی ڕاستی تەتریک و تعریب و حتا من بچم بەغدا بکەمە کورد قێزەوەنە وەکو ئوستاز وتیانە دیموگرافیای شارەکە بگۆڕن ناگۆڕێت بەوە کاکە وەرە نەوتەکە بەش هەمومانەکە ژینگەکە بەش هەمومانەکە ژینگە دایکە با بە نابێ بیکەیتە مناڵ خۆت و بیگۆڕی ڕاستە ڕاستەسی جەناب دەکەم ڕێزدار کاک سەید حەسەن پریادی وەکو مێژووناس کە ئەو قسە خۆشان بە قوربان حیاتم هەڵدانەوەی مێژوە جوانەی شاری کەرکووکت بۆ هەڵداینەوە دووبارە سپاسی جەناب دەکەم. ئوستاز تارق کۆتا قسەی جەنابتان
ئیجازە هەیە لەسەر میدیا قسە بکەم. بەڕاستی من وەکو یەکێک کە زۆر پەرۆشی زمانی کوردیم، زۆر جار بێژار یا میدیاکار یا پێشکەشکار زمانە کوردیەکەی زۆر بەهێز نییە. یعنی ئەم پەیامەم بۆ هەموو کەناڵەکانی میدیای کوردستانە، میدیای بینراو بە تایبەتی، یعنی با خولی زمانی کوردیان بۆ بکەنەوە، با بە کوردیەکی پوخت قسەکەن. بۆ نمونەیە چێ لە وشە ناحەزانەی بەکاردێن بوونی هەیە. بوونی هەیە چییە؟ بوونین هەیە و نییە هەیە لە کوردیدا. بوونی هەیە و بوونی نییە شتێکی زۆر نامۆیە. اینجا وشەی زۆری وا هاتووە. مەسەن هەوڵدەن کاکە زمانی کوردی هەژار نییە، تۆ وشە پێویست ناکە لە باتی مەسەن ژووری هەواڵ بڵێ نیوز ڕوم، یعنی زاراوەی کوردی هەیە، خەڵک تی دەگا، خوێندەوار و نەخوێندەوار شێواندنە قوربان شێواندنە کە تۆ مەسەلەن من گوێزم هەبێ پێویستە کا بچم وشێکی ئینگلیزی لە دەجاتێ سەقافەوە ئەمەی کە دەگوترێت ئەمە لە حەفتاوە لە بەیان ئازارەوە دەست پێ کرد، لە کۆڕی زانیاری کوردیەوە دەست پێ کرد. جەماعەتیان ویست وشەی لاتینی بێنن، جەماعەتێکش ئەیان وت نا یەکێ لەوانە هەژار مکریانی ڕوحی شاد بێ ئەیوت با بچینە ناوەڕاستی کوردستان لە جوتیارێ بپرسین ئەمە چی پێڵێن بۆ بچین، ئەگەر نەبوو اینجا دوای ئەو وشەیە لە عەرەبیەوە هاتەوە ناو کورد فۆنۆتیکەکەی گۆڕاوە کە گۆڕاو بۆتە مورچی کورد. ڕاستە ئوستاز بەمەبەست ئەمە دەکرێت؟ قوربان نازانم بەمە بەست بێ، ڕەنگە بەمە بەست بێ، ڕەنگە بێمە بەست بێ، بەڵام ئەمە مۆدێرنایەتی نییە، ئەمە تعداکردنە لە زمانی کوردی، ئەمە شێواندنی زمانی کوردیە. تۆ مەسەلەن ئەگەر بڵێ گوێز هەموو کوردێتی دەگا، ناکرێت تۆ وشەیەکی بێگانە بینی لە جیاتی و گوێزە بەکاربێنی. تۆ شەق لە ئاو دەی بڵێ وۆتەر یا بڵێ ما، کاکە ئاو ئاوە، ئاو بەکار ناوێت ئاو بەکاربێنە مەسەن شێوەزاری چکە مەسەن یانە لە شێوەزاری هەورامی یعنی خانووی، ئەمە بۆ یانەی بۆ زر بەکارمێنەوە چەند جوانە. وشەیەکی کوردی تۆ معنایەکەی وەکو زاراوە بەکاری دێنی. ئەمە یەک. دووەم شت بەڕاستی خەڵک لە بابەتی سیاسی و هەواڵ بێزار بووە، ڕووبکەنە بابەتی کللتوری. بابەتی کللتور مهمترە، نەتەوە بە کللتور دروستە بێ. ها ئەمڕۆ فلان وای کرد فلان وای کرد، یعنی ئەمەندە کەناڵەکانەکەیتەوە مەجبوری یەک لە دوای یەک بیگۆڕی، چونکە هەر هەمووی باسی سیاسەتەکە، هەر هەمووی هەواڵە. ئاخر خەڵک بەڕاستی ئەوەی کللتورەکە خزمەتەکە، هەواڵەکە خزمەت ناکە. شتێکی گرنگتر بەڕاستی هەم لە ئاستی ئەکادیمی و هەم لە ئاستی میدیادا ئێمە کەمتر بایەخ بە بەشەکانی تری کوردستانە دەین. یعنی تا ئێستا شارەکانی کوردستان، کللتوری کوردستان، شێوەزارەکان، ئەدەب، فلکلۆر، هەڵپەرچێ کەمتر پەیامی نەتەوەیی دەخەنە ڕوو بەڕاستی. ئەمە پەنجەرێکی زۆر گرنگە. تۆ کەناڵی ئاسمانی تەیە، کەناڵێکت هەیە لە سەرانسەری جیهان، ئەکرێت تۆ ببیتە ناوەندێک بۆ ئەوەی هەموو کورد بە دەوری خۆتا کۆ بکەیتەوە. بەداخەوە من مەسەن کەناڵێکە لە ئەستەمبوڵ پەخشەکە هی دەوڵەتی تورکیایە، من کوردانەتر ئەیبینم لەو کەناڵانەی کە لە باشووری کوردستانەوە پەخشەکەن. یعنی زۆر کوردانەیە پێیامەکەی کورد با بڵێن مێژوویەکی دەست بەتاڵی نییە کە تۆ بڵێ مودەیەکە و تەواو لێم دەبڕێت و ناتوانم خزمەتی زیاتر کەم. هەر ئەم جلوبەرگەی کە من و تۆ دانیشتوین ئێستا لەسەر شاشەکان دەردەکەوین، ئەمە شەر خزمەتێکە بە ئێمە دەیکە هەر خزمەتێکە بە کورد. ئەو مێژووی کە ئوستاز هەڵیاوە هەر خزمەتێکە بە کورد. بڕۆ نێو شەقام و جادۆ و ڕێگەوبانەکانی ئەم شارەوە کە دەبینی بە کوردی نووسراوە فرۆژگای فلانە کەس هەر خزمەتێکە بە بێگومان بێگومان. ئەتوانی ئیشی سپاسی جەناب دەکەم. نیمەڕۆ منش جل کوردیم لەبەر و بەس ئێوە نەهاتەگە لەمنەوە. دووبارە سپاسی تارە کارێزەی وەکو نووسەر دەکەم کە جەنابیشتان لەگەڵمان بود. لێرەشەوە سپاسی تایبەتم بۆ کاک محەممەد وەفادار و کاک ئارام سەید کە بەڕێز و بە حورمەتی گەورەی خۆیانەوە پێشوازیان لێکردن و ئامادەکاری ئەم بەرنامەیەش بوون. سپاسی تەواوی تیمی مادوونە ناسم، کاک ڕێباز موسا، کاک هێمن ڕەفیق و برای ئەزیزم کاک شوان محەممەد دەکەم کەوانش ئەرکیان کێشە لما خەسرە و لە کەرکووکی دڵی کوردستانەوە بەچەتان دەبن. تەندروست بن و خواتانەکەم. شمسارم لكم نخباري
عاتق يا نخائم يا راي شفاكم